داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆرە کوردستان عومەر محەممەد دەکەین مامۆستا لە زانکۆی سلێمانی بفەرمێت ناونیشانی سمپۆزیۆمەکەی ڕۆڵی میدیای کوردی لە شڵەژانی کۆمەڵایەتی وەرگردا. خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ بۆ یەکەم جار لە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی سمینارێک پێشکەشەکەم. هیوادارم زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی و زانکۆ سلێمانی لەم جۆرە چالاکیانە بە بەردەوامی ئەنجام بدەن، لە ڕاستیشدا هەوڵ بدەن ئالێتێکی کە بدۆزنەوە بۆ ئەوەی کە نەک تەنها کەسانی کادیرانی زانکۆ لەم دانیشتن و سیمپۆزیۆمانەیە بەشداریکەن، بەڵکو دەرەوەی زانکۆش و هەموو چین توێژەکانی کۆمەلگا بەشداری تیا بکەن، چونکە لە ڕاستیدا دیاردەکان هێندە زۆر بوون، بابەتەکان هێندە زۆر بوون، ڕنگدانەوەکانی هێندە زۆر بووە کە ئیتر پێویستە کۆمەلگا و زانکۆ کار بەیەکە کاری هاوبەش بەیەکەوە بکەن و زانکۆ شۆڕ بێتەوە بۆ ناو کۆمەلگا و لەگەڵ کۆمەلگادا هەوڵی هۆشیارکردنەوەی تاکەکانی ناو کۆمەلگا بدات. ئەمڕۆ من بابەتێکم ئامادە کردووە لەسەر ڕۆڵی میدیای کوردی لە شڵەژانی کۆمەڵایەتی وەرگردا. باسکردنی میدیا بۆ ئەمڕۆ زیاتر باسکردن و تیشخستنە سەر میدیای دیجیتالیە کە لە ڕاستیدا نەک تەنها شوێن لێشکەری تەنها میدیا بووە لە سیاقە کۆنەکەیدا، بەڵکو گۆڕینی سەراپای ژیانی کۆمەلگای مرۆڤایەتی بووە. لەگەڵ هاتنی میدیای دیجیتالی ژیانی کۆمەلگا بە تەواوەتی گۆڕی، شێوازی ژیانکردن بە تەواوەتی گۆڕا نی بەسەردا هات. گۆڕانکاریەکان زۆر خێرا و خێراتر دەبن، بە جۆرێک قورسە بۆمان پێشبینیکردن. بەڵام بەپێی ئەو پێشهاتووار و دۆخانەی بەردەستە دەکرێت خوێندنەوەی زانستی ناوبەناو بۆ ئەم بابەتە بکەین. کەواتە بە لە بەرچاوگرتن و چوونە ناو قوڵایی بابەتەکەەوە دەمەوێت بڵێم ئەمڕۆ لەم سیمینارەدا من باسی میدیای دیجیتالی دەکەم. زیاتر تیشک بخەینە سەر میدیای دیجیتالی بۆ پێی لەم ڕۆدا میدیایەکی بەفراوانی سەردەمە کە زۆری نەیکات وەرگرت تەواو کۆنتترۆل دەکات و دەیخاتە ژێر کاریگەری خۆیەوە. هەرێک لە خزمەت گوزاریەکانی ناو میدیای دیجیتالی بمانەوێ و نەمانەوێت لە هەر شوێنێکی دنیاە بین، هەر کەسێک بین، بە هەر ئاستێکی تەمەن و ڕۆشنبیری و خوێندەواری بین، کاریگەری لەسەرمان هەیە. ئەگەر هاتوو ئێمە باسی ڕۆڵی میدیای دیجیتالی بکەین لەسەر بەهاکانی ناو کۆمەلگا، زۆر بەڕوونی هەنێک بەها هەنێک دابوونەریتی کۆمەڵایەتی، هەنێ بنەما هەن کە لە کۆمەلگادا گۆڕانیان بەسەر هاتوو، وێنەی زۆر ڕوونن لەبەر چاوماندا کە ئەمڕۆ تیشکیان بخەینە سەر. بۆ نمونە میدیا ڕۆڵێکی گرنگی بینیوە لە هاندان بۆ کاری خراپ و تاوان، فشار خستنە سەر بەرامبەر لە ئاستی تاک و گروپ و کۆمەلگا، شێواندنی ڕاستیەکان و هەڵخەڵەتاندن، هێرشکردنە سەر کەسایەتی و لە کەدارکردنیان، ڕێزنەگرتن لە تایبەتمەندیەکانی تاک و خێزان، گۆڕینی زمانی ئاخاوتن. هەرچەندە نابێت ئەوەش لە یاد بکەین هەمیشەکە میدیا بە تەواوی جۆرەکانیەوە لە چاپدرا و بینرا و دەنگی خاوەنی کاریگەری بەها و پڕبایەغ بووە بەڕووە پۆزەتیفەکەیدا. ئەتوانین بڵێن ئامانجی گشتی لەوە بەرهەم بێت بۆ هۆشیارکردنەوەی خەڵکو و گەیاندنی ڕاستی و دروستیەکان بەناو کۆمەلگادا و بڵاوکردنەوەیان. بۆ نمونە ئەگەر ئێمە لە ڕۆژگاری ئەمڕۆدا سوود و گرنگیەکانی میدیای دیجیتالی بخەینە ڕوو، دەبینی میدیای دیجیتالی هۆکارێک بۆ دانە بڕان لە جیهان و پێشکەوتنە جیهانیەکان، بۆ بەدەستێنانی فرسەتی کارکردنی زۆر گرنگ بە تایبەت بۆ گەنجان کە ئەگەر ئێستا بیری لە ڕابردوودا بیرمان لێکردایەوە خەیاڵ بوو ئەم فرسەتە کارکردانە بێتە ئاراوە. خستنە ڕووی توانا و بەهرەکان و بەناوبانگ بوون بێ ئەوەی گوێباتە ئەوەی کە تۆ کێیت و کوڕی کێیت و دەوڵەمەنی دیان هەژاریت. بەدەستێنانی زانیاری بە سوود و گێڕانەوەی کات بۆ هەریەک لە ئێمە بە تایبەتی توێژەران. میدیای دیجیتالی ڕۆڵێکی گرنگی بینیوە لەم بارەدا، گەیاندنی پەیام بۆ بەدەنگەوە هاتن و ڕزگار بوون. زۆرن ئەو ڕووداوانەی کە لە کۆمەلگادا ڕوودەدەن و میدیا ڕۆڵێکی گرنگ دەبینێ لە بەدەنگەوە هاتنی قوربانیەکان. دەرچوون لە لۆکاڵی و بەجیهانی بوون، کاریگەری لەسەر ژیان و بیرکردنەوە و بەجێهێشتنی ئەم کاریگەریە بۆ ماوەیەکی دوور و درێژ کە ڕەنگە ئەم کاریگەریە زۆر جار پۆزیتیڤ بێ و هەندێک جاریش نێگەتیڤ. لەلایەکی ترەوە ئەوەی تێبینی دەکرێت ئەوەی کە میدیا دیجیتالی لەم ڕۆدا کردوێتی زۆرینەی ئەو وێنانەی بەرچاوی ئەمە ئەکەوێت بە ڕێژەی لە 165 و هەندێک جار زیاتر هەڵگری کۆمەڵی خەسڵەتی نێگەتیڤن کە ناکرێت ئێمە باسی ئەمەش نەکەین. بۆ نمونە ئەو وێنانەی کە بەرچاوی ئێمە ئەکرێت هەر لە بەیانیەوە کە چاومان ئەەکەینەوە ڕۆژەکەمان دەست پێ ئەەکەین پڕپڕن لە تاقەی نێگەتیڤ بۆ ئێمە، جێگرتنەوەی تاقە پۆزیتیڤەکانمان. ئەوە میدیایە، میدیای دیجیتالیە کە پێمان دەڵێ ئەم مانگە موچە دوا دەکەوێت، پێمان دەڵێ کارەبای نیشتیمانی نامێنێت، پێمان دەڵێ نەخۆشخانەکان دەرمانیان تیانەماوە. ئەمە هەموو تاقەی سلبیە و لە ناو ئێمەیان ناوەخنی ئێمە پڕ دەکات لە جیاتی تاقەی سلبی. ڕۆژەکەمان بەم تاقە سلبیە دەست پێ بکەین دەبێت دواتر چی بگوزارێت. دروستکردنی شڵەژان و دڵە ڕاوکێ، وێنەی ناشرین و نەشیاو،
پەیامی پڕۆپوچ بێبەهاکردنی خواست و ویست و خەونە بەهادارەکان ئەوەی جێی داخە میدیای کوردی لەم ڕۆدا زۆر لەم خەسڵەتانی تێدایە چونکە کۆمەڵێک سیفات هەیە لە میدیای کوردیدا کە ئەکرێت لەم ڕۆدا زۆر بەزەقی تێبینی بکەین بۆ نمونە میدیای کوردی میدیایەکی بێفلتەرە بە ڕێژەیەکی زۆر فلتەری دانەناوە هەروەها ئەو بارودۆخانەی کە ڕوو دەدەن زۆر بەزەقی بڵاوی دەکاتەوە و بانگەشەیان بۆ دەکات و گەورەیان دەکات ئەمەش دەبێتە هۆی بڵاوبوونەوەی پەیامی چاواشەکاری دواتر ئەوەی کە باجی ئەم بارودۆخەش دەدا تەنها وەرگرە میدیای کوردی زۆر جار نابەرپرسانە کار دەکات لە بارودۆخە هەنووکەیەکانەوە بەرپرسیارەتی ئەو بارودۆخە لە ئەستۆ ناگرێت نەیتوانی وەزیفەی هۆشیاری بە شێوەیەکی زۆر لە کۆمەلگادا بڵاو بکاتەوە هەروەها پەیام و ئەجندای حیزبیش لە نێو میدیای کوردیدا بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا بەدی دەکرێت واتە میدیای کوردی ئەوەندەی خزمەتی حیزبی کردووە یان لایەنێکی سیاسی کردووە ئەوەندە خزمەتی کۆمەلگا و هۆشیارکردنەوەی کۆمەلگای نەکردووە بەداخەوە میدیای کوردی هێندە بێبەرنامە کار دەکات زۆرجار کە دەتوانین بە تەواوەتی شپرزەیی و پەرتەوازی پێوە دەستنیشان بکەین هەموو ئەم خاڵانە و چەندین خاڵی تریش وا دەکات ڕۆژ لە دوای ڕۆژ شڵەژانە دەرونی و کۆمەڵایەتیەکان لەم کۆمەلگایەدا زیاد بکرێت چونکە میدیای کوردی دوو خەسڵەت هەیە کە زۆر گرنگە دەبوو لە میدیای کوردیدا هەبێت تا ئێستا زۆر بەلاوازی تێبینی دەکەین ئەویش یەک بەرپرسیارەتیە دوو متمانە میدیای کوردی زۆر کەمکاری لەسەر ئەم دوو چەمکە کۆمەڵایەتیە کردووە بۆیە هەر لە ئێستادا دەتوانین یەکێک لەو دیاردەنێگەتوانەی کە لە کۆمەلگایە بەدی بکەین ئەو شڵەژانە کۆمەڵایەتی کە لە کۆمەلگایە بەدی بکەین ئەوەیە کە بێمتمانەیەکی بێشمار لە کۆمەلگادا بڵاوبۆتەوە ئەم بێمتمانەیەش میدیا پشکێکی باشی بەردەکەوێت لەو ڕستە فاکتەرانەی کە بوونەتە هۆی دروستبوونی ئەم بێمتمانەیە و هەروەها میدیای کوردی شڵەژان و ئاژاوەی کۆمەڵایەتی ناوەتەوە زۆرن ئەو دیاردانەی کە میدیای کوردی بوونەتە هۆی ئەوەی کە شڵەژان و ئاژە لەبری ئەوەی جێگەی ئاشتەوایی و پێکەوە بوون و پەیوەندی پۆزتیڤ بێ ڕۆڵی شڵەژان و تێکدانی پەیوەندیەکانی بینیوە تاوانێکێکە لەو دیاردانەی کە لە هەموو دنیادا بوونی هەیە و گەورەبوون و بەرفراوانبوونی کۆمەلگەکانیش تاوان حتممە زیاد دەکات چونکە بەریەکەوتن لە نێوان تاکانە زیاد دەکات کۆمەلگەی کوردیش ڕاستێکی حاشانە هەڵمەگرە کە بەرفراوان بووە گەورە بووە ژمارەمان زیادی کردووە مانای وایە بەریەکەوتنەکانمان زیاد دەکەن بەڵام بەداخەوە ئەمە حاڵەتێکی سروشتیە بەڵام میدیا ڕۆڵێکی نێگەتیڤی بینیوە لە تاوانە وای کردووە کە کێربی تاوان زۆر بەرز بێتەوە دام و دەستگاکانی تایبەت بە لێپێچینەوە لە تاوان هاواریانە لەوەی کە میدیاکان ڕۆڵێکی نابەرپرسانە ئەبینن لەم بارودۆخەیە میدیا بۆتە هۆکارێک بۆ ئەوەی تاوان و تاوانکاری زۆر لە ڕێژە ئاساییەکەی خۆی لابدات هەروەها بارودۆخێکی کە جیاببوونەوەی خێزانی لە نێو دادگاکاندا بە تایبەتی دادگاکانی باری کەسێتی ڕێژەکانی جیاببوونەوەی خێزانی و لێکترازانی خێزانی بێشمار زیادی کردووە کە ڕستێک لەناو ئەو هۆکارانەیان ڕیز دەکەین دەبینین میدیا بەداخەوە لە پێشینەی ئەو فاکتەرانەیە کە دەبنە هۆی جیاببوونەوە هەڵوەشانەوەی خێزانی و دواتر چەندین دیاردەی لێ دەبێتەوە هەروەها کوشتن لە هەموو ئاستەکاندا لە نێو میدیای کوردیدا زۆر بەوازەحی تێبینی دەکرێت لە نێو منداڵ گەورە گەنج هەرزەکارە بە هیچ شێوەیەک میدیا ڕۆڵێکی ئاکتیڤ و چالاکی نەبینیوە لە کەمکردنەوەی ئەم دیاردەیەدا و هەروەها لە هەمان کاتدا زانکۆکانیش لە ئاست ئەم دیاردەیەدا کەمێک خەمساردن دەبوو زانکۆکان بە بەردەوامی لەم جۆرە سیمپۆزیۆمانیان کردا بە بەردەوامی تاکەکانی کۆمەلگایان بەشدار پێ بکردا لە نێوەمکەوە ئەم سیمپۆزیۆمان لەسەر ئاستی تەواوی دامەزراوەکانی کۆمەلگا بە تایبەتی پەروەردە و فێرکردندا ئەنجام بدرایە چونکە ئەم دیاردانە ئەم دیاردە کۆمەڵایەتیانە ئەگەر لە دەست دەرچوون ئەوە حاڵەتی زۆر خەتەر لە کۆمەلگادا ڕوو دەدات لادان لە پرانسیپ و کللتور و دابوو نەریتەکان هەروەها میدیا نەیتوانیوە بە تایبەتی میدیای دیجیتاڵی ئەوەندەی بەها و کللتورەکان کللتورە باشەکانی ناو کۆمەلگای کوردی کە کۆمەلگای کوردی شانازی پێوە کردووە بەهێز بکە لاوازی و کاڵی کردوێتەوە و پەرتەوازەی کردوون توندوتیژی جەستەیی و دەرونی کە ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە لەم کۆمەلگایەدا تێبینی دەکەین میدیا ڕۆڵێکی بەرچاوی بینیوە لە زیادکردنی ئەم ڕێژانەدا لە کاتی ئامادەکردنی ئەم بابەتەدا هەندێک سێرجم کرد دەبینن هەموو کۆمەلگاکانی دنیا بە
گرفتاری لایەنە نێگەتیڤەکانی میدیای دیجیتاڵین. لە ئەمریکا گروپێک لە ئەکادمیستان دروست بووە کە تەواو بە دوای ئەم کارانیان کە بە دوای ئەو هۆکارانیان ئەو فاکتەرانیان کە لە دوای میدیای دیجیتاڵیەوە دروست دەبن بە تایبەتی ئەو بارودۆخانەی کە بۆ گەنجان و هەرزەکار و منداڵ دروست دەبێت. تیایاندا 46 بۆ 50 هەندێکیان 50 هەندێکیان 46 حاڵە دیاری دەکەن. بەڵام لەبەرەوەی کاتەکەی من زۆر کەم بوو و ملاحەزەی تەواوی ئەو بارودۆخانەم کرد تێبینیم کرد بارودۆخیان زۆر لە کۆمەلگای کوردی دابەدی دەکرێت لە ناو گەنجان و هەرزەکار و مناڵاندا بەداخۆ کە میدیا بەڕاستی ڕۆڵی گرنگی بینیوە لەم بارودۆخە نەرێنیانەدا. بۆ نمونە پەرتەوازەبوونی بیر و هۆشت ئەگەر تێبینی بکەین سیر بکەین گەنجەکانمان ئێمە لە ناو گروپی گەنجانە لە زانکۆ کار دەکەین ئێمە مامۆستای زانکۆین هەمیشە لە ناو گروپی گەنجانن سیر ئەکەین گەنجانمان بیر و هۆشیان زۆر پەرتەوازەیە بەهۆی میدیای دیجیتاڵیەوە منداڵەکانمان هەرزەکارەکانمان ئەمە یەکێکە لەو خاڵانی کە ئەوان باسییان لێوە کردووە. هەروەها تێکدانی ئارامی بەڕاستی میدیای دیجیتاڵی بەم ئاستی ئەگەر کۆنتترۆل نەکرێت و ئەگەر بەرنامی بۆ دانەندێ ئارامی لە هەمومان تێکداوە بڵاوبوونەوەی بیر و بۆچوونی خاڵی و ناڕاست هەروەها لاوازبوونی توانای ژیری یەکێک لەو خاڵانەی کە زۆر تەرکیزی ئەخەمە سەر لاوازبوونی توانای ژیری و نزمبوونەوەی ئاستی زیرەکی منداڵەکانمان گەنجەکانمانە چەندە پرۆگرام پەروەردە و فێرکردن لە هەموو جیهانیشدا چەندە پرۆگرامی پەروەردە و فێرکردن ئاستەکەیدا ئەبەزەی سیر ئەەکەی توانای زیرەکی منداڵان کەم بۆتەوە ڕاستە پەتای کۆرۆنا ڕۆڵی بینیوە لەم بارودۆخەیە هەمومان گرفتاری ئەو بارودۆخین لە لای مناڵەکانمان خێزانمان کە سوکارمان بەڵام میدیای دیجیتاڵی ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە لەم بارودۆخەدا. دروستکردنی قەلەقی و خەمۆکی کێشەی خەو و خواردن ئەگەرەکانی خۆکوشتن تێکدانی دەربڕین و پەیوەندیکردن کە ئەمانە لە ڕاستیە کەسانی شارەزا لە بواری زمانەوانیان حەقە بە دوواداچوون بکەن و ئەم بارودۆخە لێک بدەنەوە کە دەربڕینەکانی گەنجان مناڵان هەرزەکارە تێک چووە تێک دراوە بەهۆی میدیای دیجیتاڵی کۆنتترۆل نەکردنی میدیاوە. چێژی ژیان کەم بۆتەوە بە شێوەیەکی گشتی و هەستی ئیرەی زیادی کردووە چونکە ئەو وێنانەی کە لە میدیا دیجیتاڵیەکانەوە دێنە بەرچاوی ئێمە وێنەی زۆر خەیاڵی ئەمە ژوا دەکا کە کۆمەڵێ بارودۆخ دێنێتە بەر ئاراوە وەکو ئەوەی ئێمە ئەو واقعی ئێستا لە بەردەم زمانە بە تایبەتی لە لای گەنجان و هەرزەکان بە تەواوەتی ڕەفزی ئەەکەینەوە و ئەزانی هەموو دنیا غەیری ئێمە لەو بارودۆخە نمونەیەدا کە لە ڕاستی داوانیە یان ئەوە تا بارودۆخی زۆر قورس دێنێتە بەرچاو و ئەمەش هەر خۆی لە خۆیان لایەنی دەرونی تاک و منداڵ و هەرزەکار تێک دەدات. لە کۆتاییدا دەمەوێت ئەوە بڵێم لە تەواوی ئەو نووسینانەما کە نووسیمەوە سەبارەت بەم بابەتە دوو بیرۆکەم هاتەوە پێش چاو دوو یادگاریم هاتەوە پێش چاو یەکێکیان ئەو پەندەی ئەڵمان بوو کە پێشتر زۆر جار ئەڵمان شانازی پێوە ئەکرد دەیوت خەو گەورەترین دزە کە نیوەی ژیانی مرۆڤ دەدزێت. ئەڵمان زۆر پێشتر زۆر شانازی بەم پەندەوە ئەکرد بەڵام ئەگەر لەم ڕۆدا ئێمە ئەم پەندە بێنینەوە بیری خۆمان دەبێت ئێمە دەستکاری بکەین ئەوەی زۆرینەی ژیانمان ئەگەر کۆنتترۆڵی نەکەین دەدزێت و خەو نییە لە ڕاستی داخەون چالاکیەکی زۆر گرنگە بۆ جەستەی ئینسان چونکە چالاکی عەقڵیەکان لە خەونا ئاکتفتر دەبن لاواز نابن ئەو کێشە گەورانەی کە هەمانە لە دوای خەوتن دەتوانین چارەسەریکەین ئەوەی کە لێمان دەدزێ میدیای دیجیتاڵیە ئەگەر کۆنتترۆڵی نەکەین دزە گەورەکە بریتە لە میدیای دیجیتاڵی کە تەواوی ژیان و سەراپای ژیانمان دەدزێ. هەروەها دەمەوێت خاڵێکی تر زۆر جەختی لەسەرکردنەوە ئەویش ئەوەیە پێویستە ئاگاداری ئەوە بین کە میدیای دیجیتاڵی بکەینە تەواوکەری پەیوەندیەکانمان نەک ببێتە شوێنگرەوەی پەیوەندیەکانمان ئەگەر لە ئایندەدا میدیای دیجیتاڵی و ئەم میدیای کە بەم شێوەیە بەبێ کۆنتترۆڵکردن لەبەر دەستدایە شوێنگرەوەی پەیوەندیەکانمان بێ دواتر منداڵەکانمان و نەوەی داهاتوو کەسمان ناناسی کەس ناناسێت چکا پەیوەندی دیجیتاڵی هەموو پەیوەندیە جەستەیی و ڕۆحیەکانمان کۆنتترۆڵ دەکات. بەم شێوەیە ئەبێ زۆر ئاگادار بین لە دوای ئەم سیمپۆزیۆمان چەندین سیمپۆزیۆمی کە چەندین کۆنفرانس و سیمیناری کە بکەین لەسەر ئەم بابەتە چەندین گروپیش بەشداری بکا بە هەموو ئاستە جیاوازەکانی ڕۆشنبیری و خوێندەواری و چین و توێژەکانی کۆمەلگا.